زانانی ئاینی و دانیشتوانی هەڵەبجە یادی لەدایکبوونی پێغەمبەری سەرور محەممەد دوورودی خۆی لەسەر بێت بەرز ڕادەگرن و بەو بۆنەیەوە لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب ئاهەنگێک ساز کرا. زانانی ئاینی وەگەمیشا پەیامی پێغەمبەری پێشەوەیان بەیان کرد و ئاماژەیان بەوەدا پێغەمبەر دوورودی خۆی لەسەر بێت هاتووە بۆ ئەوەی با بگەڕێنێتەوە بۆ مرۆڤایەتی بەگشتی. ئەم پێغەمبەرە بەرز و بەڕێزە هاتووە بۆ ئەوەی بەها بجێڕێتەوە بۆ مرۆڤ. ئینەما بوعثت لئوتەممە مەکاریم الأخلاق. بەڕێزان هەر بۆ نوێژ نهاتووە، هەر بۆ ڕۆژ و زیکر نهاتووە. ئەخلاق، ڕازگۆیی، وەفا، پیاوەتی، کەرەم، دەستپاڵکی بۆ ئەوە هاتوو ئەوانە تەواو بکە. ئەم سەروەرە خوا ناردی بۆ چەسپاندنی دادپەروەری. إن الله يأمر بالعدل والإحسان. مسلمانان ڕێز و وەفا و خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری عەزیز دوورودی خۆی لەسەر بێت دەردەبڕن و ئەو پێشەوایە بە ڕۆشنکەرەوەی ڕێگای نەجاتیان دەزانن. ئەو کات ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر دوورودی خۆی لەسەر بێت بە ڕۆژێکی پڕشنگدار ناو دەبەن و جەق دەکەنەوە. پێویستە بە کردار و ڕەفتارەکانمان یادی ئەو سەروەرە بکەینەوە. یادکردنەوەکەمان یعنی گۆڕانکاری بێ بۆمان، بتوانین خۆمان گۆڕین، بتوانین مەسەلەن لە هەموو ناحیەکانە، لە هەموو سلوک و هەڵس و کەوت و جوڵە و هینێکمانە بتوانین گۆڕانکاریی ئەوتۆ لە خۆمانە دروستکەین ئینشاءڵڵا. ئەو پێغەمبەرە نازارە صلی الله علیه وسلم زەرورە ئێمە بەباشی بیناسین. ئەو پێغەمبەرە ئازیزە ئەبێ تێبگەین لە خولق و ڕەوشتەکەی. لەبەر ئەوە ئێمە دواکەوتی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەبێ خۆمان شارەزاکەین لەوەی کە ئەو چی کردو ئێمە وا بکەین. ساڵانە لە سەرانسەری جیهان مسلمانان یادی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد دوورودی خۆی لەسەر بێت بەڕز ڕادەگرن و بە چەندین شێوە یادی و پێشەوایە دەکەنەوە. لە هەرێمی کوردستانی شوێنکەوتوان و خۆشەویستانی سەروەری مرۆڤایەتی ڕێز و وەفای خۆیان نیشان دەدەن و بەڵێن تازە دەکەنەوە بە کردار و ڕەفتارەکانیان لەسەر پەیام و ڕێبازەکەی پێغەمبەر دوورودی خۆی لەسەر بێت بەردەوام دەبن و هیچ کات ڕێگای ڕۆشنیە و سەروەرە ون نەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.